سڵتان لە بەبینەرانی خۆشەویست خۆشحاڵم جارێکتر لە چاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیان بەیەوەی خۆشەویست شاد بمەوە. ئەمڕۆ لە شاری هەولێر لە دیبەیتێک ئامادەین کە کۆمەڵی گەنجی خۆبەخش لە شاری هەولێر هەستەوە بە ئەنجامدانی کەمپینێک بە ناوی هەڵمەچوو یان هەڵەمەچوو. لەم کەمپینێدا دیبەیتێکیان ساز کردووە لە نێوان دکتۆر ئیدریس کاریتانی و مامۆستا هاوژین ئەمین کە دیبەیتەکە لە نێوان دوێ دەبێت بۆ ڕاگۆڕینەوە. ئەزیزانم منەوەوێت لە ئامادەبوانی ئەم دیبەیتە بپرسم تا چەند ئەم جۆرە دیبەیتە گرینگە و پێویستە بکرێت بە کەلتور لە نێو کۆمەڵگای ئێمەدا و بێگومان هەمووتان دەزانن ئیسلام دینی ئاشتی و تەباییە و ئیسلام بەردەوام ڕێگای بە گفتوگۆ و ڕاگۆڕینەوەدایە، بەڵام کۆمەڵێک کەس هاتوون ئەم دینیان یان ئەم ئیسلامیان شێواندووە تۆ ڕێی چیە لەسەر ئەم کەسانە. ئەمە تەوەری ئەمجاری بەرنامەی پەیامی تۆ دەبێت. من لە هاوڵاتیان یان لە ئامادەبوانی دیبەیت دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. منەوەوێت لە ئامادەبوانی ئەم دیبەیتە بپرسم تا چەند ئەم جۆرە دیبەیتە گرینگە و پێویستە بکرێت بە کەلتور لە نێو کۆمەڵگای ئێمەدا و بێگومان هەمووتان دەزانن ئیسلام دینی ئاشتی و تەباییە و ئیسلام بەردەوام ڕێگای بە گفتوگۆ و ڕاگۆڕینەوەدایە، بەڵام کۆمەڵێک کەس هاتوون ئەم دینیان یان ئەم ئیسلامیان شێواندووە تۆ ڕێی چیە لەسەر ئەم کەسانە. ئەو سوودانەی کە دیبەیتێکە یەکەم هەموو ئەو بڵین پرسیارە ئاڵۆزانەی کە هەن دەیان کاتەوە، دووەم هەموو ئەو شوبهاتانەی کە هەن دەیان ڕەوێنێتەوە، سێم هەموو ئەو لێنا تێگەیشتانەی کە هەن تێگەیشتن دروست دەبێت، چوارم لە کۆتاییدا دەگەینە دەرەنجام. کارێکی زۆر باشە و دیبەیتانە بۆ ئەوەی گەنجی ئەو ڕۆمە ئاشنا بکرێن بەوەی کە ئیسلام ئاینێکی میانڕەوە، ئیسلام ئاینی پێکەوە ژیانە نەکتند و تیژی تیرۆری. ئیسلام لەگەر ئاشتیە، ئیسلام لەگەر تەباییە، ئیسلام لەگەر خۆشیە، ئیسلام قەت لەگەوەی نەهاتیە زوڵم بکاتە حەدا بکە. ئەنجامدانی ئەم جۆرە دیبەیتانە بەرچاوڕوونیەک بە خەڵک ئاجا مسلمان بێ یا غەیری مسلمان بێت زیاتر زانیاریان پێ ئەدات، معلوماتیان پێ ئەدات لەسەر ئەوەی کە نەخێر ئیسلام ئەوە نییە کە شێوێنراوە، کۆمەڵێک کەس بە ناوی ئیسلام و کۆمەڵێک کاری ناڕەواکەن کە ئیسلام ناشرینەکەن لە پێش چاوی خەڵک. ئیسلام بێبەریە لە هەر تونند و تیژیەک لە هەر خراپەکاریەک، چونکە ئێمە خوای گەورە دروستی کردینە، ئایا خوای گەورە لەگەر ئەوەیە زوڵم و زۆرداری و خراپەکاری و تونند و تیژی هەبی. چەند گرینگە ئەم دیبەیت و گفتوگۆیانە ئەنجام بدرێ لە نێو ئێمە و دیبەیتکردن بکرێت بە کەلتور لە نێو کۆمەڵگای کوردەواری. کارێکی زۆر باشە و دیبەیتانە بۆ ئەوەی گەنجی ئەو ڕۆمە ئاشنا بکرێن بەوەی کە ئیسلام ئاینێکی میانڕەوە، ئیسلام ئاینی پێکەوە ژیانە نەکتند و تیژی تیرۆری. لە مێژوو دیومانە کۆمەڵی گروپ هاتوون نمایشی ئیسلامیان کردووە، جا چ بۆ ناشرینکردنی ئیسلامیان بۆ دەستێکیان لە پشتەوە بێ کە ئیسلامیان زۆر بە شێوازێکی ناشرین نیشانیاوە. ئایا ئیسلام ڕێگرە لە گفتوگۆکردن، ڕێگرە لە دیبەیتکردن، ئایا ئیسلام دینی پێکەوە ژیانیان دینی یەکتر قبوڵ نەکردنە؟ بەڵێ ئاینی ئیسلام ئاینێکی پێکەوە ژیانە، یەکتر قبوڵکردنە. ئەو گروپ و ئەوانەی کە بە ناوی ئیسلامەوە دێن ئەوانە ڕاز دەکە بە خۆت باس کرد، ئەوانە دەستێکە لە پشتیانەوە بۆ ناشرینکردنی ئاینی ئیسلام. ئەگەر نا ئیسلام پێچوانێ ئەو گروپ و حەزم لێ ئەوە لێ بپرسم ئایا ئیسلام ڕێگرە لەم گفتوگۆ و جۆرە دیبەیتانە کە ئەنجام بدرێت؟ نەخێر، ئیسلام ڕێگرنێ، بەڵکو ئیسلام بۆ خۆی هەوڵ دەداتن کە دیبەیت و گفتوگۆ بکرێت بۆ ئەوەی ئاینی ئیسلام زیاتر بە خەڵک ئاشنا بێتن. بۆ وەرگرتنی دوو ڕێی جیاوازە بۆ ئێمە شتی باشی فێر دەبین. ئەم جۆرە دیبەیتانەش ئەو شتانە بۆ شیعەکاتەوە کە لە مێشکی تۆ بۆتە پرسیاردا چ دەربارەی مسلمان بێ یان غەیری مسلمان بێت؟ بێگومان شتی زۆر لەمە ڕوون دەکاتەوە. بۆ نمونە ئەو جۆر بیربارتن ڕەوانە کە لە مێشکی ئێمە گەنجدا دوستیان کردووە و تاوەکە ئێستا ئێمە نەگەشتنی ئامانجێک توانی لێرە بە وەرگرتنی دوو بیر و بۆچوونی جیاوازەوە ئێمە شتەکان وەرگرن و زۆر بە جوانیش توانی بە وەرگرتنی دوو بیر و بۆچوونی شتێک جوان لە مشکماندا. زۆر جارە بینین ئەڵێن ئیسلام بۆتە دینی تونڕەوەی یان ئیسلامیان بە جۆرە نیشانداوە کۆمەڵی گروپ و
تاخم کە هاتوون بۆ ناشرینکردنی ئیسلام لەم جۆرە دیبەیتانە ئایا ئەمە ئەوەمان بۆ ڕوو نەبێتەوە کە ئیسلام ئەوە نییە کە نیشاندراوە بڵێ بێگومان وایە لەبەرەوەی ئەوانەی کەوا دڵێن ئەوانە فەقی ئینسانەکانەوە لە ئێمە کردووە کە ئێمەوە بیرکەینەوە کە ئیسلام دینێکی تونڕەوە ئیسلام دینێکی وایە وانی و گرنگترین خاڵ بە بڕوای من لە ئەنجامدانی ئەم جۆرە دیبەیتانە بۆ گەڕێتەوە کە ئێمە هەوڵ بدەین بە کللتورکردنی دیبیت لە کۆمەلگای کوردیە چونکە بەپێی سەردەمە جیاوازەکانی تێپەڕبوونی ئەزمموی گفتوگۆ و بیر و ڕاگۆڕینەوە لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆشایەک و کلێنێک هەبوو لە ڕووی دیبیتکردن و گفتوگۆکردنەوە و بە شێوەیەکی زۆر کەم ئەبینرا بیر و ڕاجیاوازەکان لەسەر یەکسە کۆکۆ ببنەوە هەوڵ بدەن لە بەرامبەر جەماوەری هەردوو لایەنە بیر و ڕابگۆڕنەوە بۆیە ئەم هەنگاوە من بە هەنگاوێکی زۆر زۆر گرنگ و پێویستی ئەزانم هیوادارم لەسەر جەمکایە جۆرا و جۆرەکانیشان نەک تەنها کایەکی ئاینی بەڵکو کایە سیاسیەکان و کایەکانی تریش بتوانن لەسەر یەکسە کۆکۆ ببنەوە بیر و ڕابخەنە ڕوو مامۆستا حەزم لێ سوودی دیبیتمان پێ بڵێ ئەم دیبیتە چ سوودێکی هەیە ئایا توانێت پرسیاری و هەموو گەنجە وەڵام داتەوە کە لە مێشکیان گەڵاڵە بووە چ دەربارەی ئیسلام یان دەربارەی دین و یعنی پەیڕەوەکانی تری ئەم کۆمەلگایە بێ نەخێر بنەمای دیبیتکردن بۆ وەڵامدانەوەی پرسیار نییە دیبیتکردن خۆی لە بنەڕەتە بۆ ئەوەیە کە دوو لای جیاواز لەسەر بابەتێکی دیاریکراو ڕای خۆیان بخەنە ڕوو ڕایە کە پێشتر قسەی لەسەر نەکرابێ ڕایە کە پێشتر بەو جۆرێ بیری لەبارەوە نەکرابێ پرۆسی دیبیتکردن بریتە لە بنەمای ئارگومنتسازی و بەڵگە دروستکردن و بەڵگەهێنانەوە کەسێک بیر و ڕایەکی هەیە جیاوازتر لە خەڵکانی تر ئەتوانێت ئایدیای خۆی بخاتە ڕوو لە بەرامبەر کەسێکی تر هەیە ڕایەکی پێچەوانەی هەیە لە بەرامبەر ئەو ڕایە لە کاتێکی دیبیتەکەیە یەکلایی ئەبێتەوە کە ئارگومنتی کام لایەن بەهێزترە بۆ پاڵپشتیکردن لەو بۆ چوونە جیاوازانیان مامۆستا تا چەند ڕۆشنبیری دیبیت و گفتوگۆکردن لە نێو کۆمەلگای ئێمەدا هەیە وەکوتم پێشتر بەڕاستی دیبیت بە کەلتور نەکراوە لە ناو کۆمەلگای کوردیا بە شێوەیەکی گشتی بەڵام بەم ساڵانەی دوایە ئەم جۆرە دانیشتانە ئەم جۆرە ئیڤنتانە وای کردکەوە بایەخێکی زیاتر بە دیبیت بدرێ و بە تایبەتیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە وای کردکەوە کەلتوری گفتوگۆکردن و یەکتر قوبوڵکردن و یەکتر پەسەندکردن و دۆزینەوەی ڕای سێم لە نێوان دوو ڕای جیاوازە ئەمە سەرجەمیان ئەتوانم بڵێم هەنگاوی ئەرێنی و باشن ئەویان لێ خوێنرێتەوە کە خەریکە ئیتر کۆمەلگای کوردیش هاوشەوی کۆمەلگا پێشکەوتوەکان هەوڵەدا بیرۆڕاکانیان لەسەر سەکۆی گفتوگۆ ئاڵوگۆڕ بکەن نەک پەنابەر نەبەرتوند و تیژی مامۆستا حەزم لێت بپرسم ئەم جۆرە دیبیتانە ئەم جۆرە دیالۆگ و گفتوگویانە چه خزمەتێک بە ئێمە دەکەن گەورەترین خزمەت کە بیکە ڕۆحێتی توندوتیژی لە لای تاک کزەکە و کاڵیەکاتەوە واکە تاک بەدەر لەوەی کەوا بیر و ڕای خۆی پسەپێنێ هەوڵ بدا لە ڕێگەی بەڵگەی دروستەوە بیر و ڕای خۆی ئاڕاستی بەرامبەر بکە ئەمە بە بڕوای من گرنگترین خاڵەکەەوە ڕۆحێتی توندوتیژی کاڵەکاتەوە لای تاک گومان لەوەدا نییە ئەنجامدانی دیبێتێکی لەم زۆرە لە گرنگترە چونکە ئەم جۆرە دیبێتە دەبێتە هۆشیار بوونەوە بە هەردوو ئاراستە و کۆی لە دیبێتەکەدا بینیمان دوو ئاراستەی جیاواز دوو ئاراستەی دژ بەیەک هەوڵیاندا بیر و بۆچوونەکانیان تێکەڵ بە یەکتر بکەن و ئاراستەیەکی تێکەڵی تێدا دروست بکەن وەکو خۆیان تەرکیزیان خستە سەر ئاراستەیەکی پڕ لە ئاشتی دروست بکەن دژ بە توندوتیژی من حەزم لێەوە بپرسم زۆرجار دەبین دەڵێن مسلمانان دژی دیبیتیان دژی گفتوگۆ یان دژی قسەکردنم کۆمەڵە گروپ دروست بوون بەناوی لە مێژوو کۆمەڵە گروپ دروست بوون هەر لەم مێژوانش کە تووشی هەرێمەکەی خۆشمان هات گروپێکی تونڕەم بەناوی ئیسلامەوە تا چەند ئەم گروپانە پەیڕەوی ئاینی ئیسلامن ئایا خۆیان پەردە پۆشکردێ بەناوی ئیسلامەوە یان ئەمانە دینی ئیسلام وایە گومان لەوەدا نیە وەکو لە دیبیت سازەکانیش باسییان کرد دەکرێمە ئەوانە باز بکەین وەکو تاچێک یاخود وەکو گروپێک لە نێو ئیسلامدا و خۆیان حەشارداوە لە ژێر ئیسلامدا ئەگەرنا ضروریەتی ئەم دیبیتانش بۆ ئەوە گرنگە کە ناوەڕۆکی ئیسلام بە گەنجان ئاشنا دەکرێت نەوەک کارکتەرەکان و گروپە لە ڕێلادراوەکانی کە لە ژێر پەردە و لە ژێر ناونیشانێکی ئیسلامیداەوە بگەێنی ئەوانە ئیسلامی تەنها خۆیان لە ژێر ناونیشانی ئیسلام حەشارداوە گومان لەوەدانە ئەوە شتێکی زۆر باشە لۆنەوەی نوێ لۆوانەیە کە بە ئیسلام بە توندڕۆ و ئیسلام بە ناشرین تەمەشا دەکەن ئەو خەرکانێک کە لە ئیسلام نەگەیشتون با بزانانی ئیسلام لەگەر تەساموعە ئیسلام لەگەر ڕێگەی خستنە ئیسلام لەگەر باشەیە ئیسلام لەگەر گفتوگۆدایە
ئیسلام لە سلمەوە هاتیە. دینی ئیسلام دینیەوەیە دینی تونند و تیژیە یان دینی ئیسلام ڕێگرە لەم جۆرە گفتوگۆ و دیبەیتانە کە ئەنجام بدرێت. نخێر ئیسلام دایمەن ئامادەیە باوەشی کردیتەوە لە هەموو گفتوگویەکی لە هەموو هیوارەکی لەگەر هەموو کەسێکی. چی بۆ کەساناڵی ئەو گروپانەی کە کۆمەڵە گروپ هاتوون بۆ ناشرینکردنی ئیسلام لە مێژوو دروست بوون وە ئێستاش بوونیان هەیە تۆ پێ دوایە ئەم گروپانە نمایشی ئیسلامیان کردویان دەستێکیان لە پشت بووە؟ بەری ئەوانە دەستیان لە پشت بووە. ئیسلام لەگەر ئاشتیە، ئیسلام لەگەر تەباییە، ئیسلام لەگە خۆشیە، ئیسلام قەل لەگەوەی نەهاتیە زوڵم بکات تەحەدا بکە. ئیسلام معنای ئاشتی سەلام خۆشی. کورد دەڵێ شیر بەرەبەرە دەبیتە کەرە، یان لە هەنگاوی یەکەم بێگومان هەر دیدارێک هەر پێگەیشتنێک هەر دانیشتنێک لە نێوان دوو کەس بێ سێ کەس بێ تا دەگاتە 50 کەس تا دەگات و دوو گرۆپی سیاسی دویان کۆمەڵایەتی کولتوری کارێکی خۆی لە خۆیدا باشە بەنامایەک دروست دەکە بە مەرجێ پێشتر لە ژیانی خۆیاندا بۆ بەگەیشتن بە زانیاری تازە بەگەیشتن بە حقیقەت یان ڕوحیەتێکی تازە دروستکە بێگومان سەرەتایشی باشە و نیشانەی دواکەوتوی کۆمەلگەی کوردەواری کە کۆمەلگایشی لە چارچێوە گشتەکەی کشت و کاڵ و خێڵەچێ مەڵەکەی نەبوونی گفتوگوۆیە. لە کاتێکدا بنسبە لە ڕووگە ئاینە تەماشا بکەیت تێکڕای ئاینەکانی ئاسمان و ئەوانی لە ئاردیشەوە مانیزمەکەم دەکەی باسی گفتوگۆیە جادل هەمبلەتی ئەحسن دەکەی لەو ڕوانگەیەوە کەواتە کارێکی باشە. حەزم لێەوە لێ بپرسم ئایا هیچ ئاینێکیان تەنانەت ئاینی ئیسلامیش گفتوگۆی قەدەغە کردووە دیبەیتی قەدەغە کردووە یان چی بەو گروپ و تاخمانەڵی کە دروست بوونە بۆ ناشرینکردنی ئیسلام؟ ئەگەر ئەمن بش بە حاڵ خۆم ئەوی ئاگادارم لە سەرەتای ئیسلامدا گفتوگۆ هەبووە ناو مزگەوتە لە سەردەمی پێغەمبەردا ئافرەت ژن حازە بووین لە گفتوگۆ دەکات لە پێشەوەش دانیشتومە دەکەی کتێب هەیە دکتۆرە لەسەر وەرجرەوە بەڵام ئەو 200 ساڵی دوایی دەکەی کە فکری ئیسلامیان مناقەشە وەکو ناسەر حامد دەڵێت دەکەی بەستاوە بۆیە کە ئەجینا لە سەرەتایدا هەموو دینەکان گفتوگۆ هەبوو شت هەبووە بەڵام هەکو دەڵێ هەندێک لاینی کۆلکە مەلاو یاخود کۆلکە ئەوانە مەیدانی ئایندا کار دەکەن قەدەغان کردووە شتیان کردویان قورسیان کردووە ئەجینا هەموو ئاینەکان بۆ هاتووی چاکسازی بکەن چاکسازی ئەندی گفتوگرتن. مامۆستا حەزم لێ ئەوە لێ بپرسم تا چەند گرنگەم جۆرە دیبەیت و گفتوگویانە ئەنجام بدرێت؟ زۆر گرنگە وتم سەرەتایشی باشە خۆزگەم مانگانە بڵادەکەی ئەو گفتوگویانە ئەو جۆرە بڵادەکەن هەموو شارەکانی کوردستان لە قەزا و ناحەکانە بە ژیانەشی کراوەیی هێمنی مرۆڤپەروەری ئاین پەروەری چاکەخوازی ئەنجام بدەن. دیبەیتانە بەس لە مەسائلی ئاینی ئەنجام بدرێ باشیان تەنانەت لە ڕوانگەکانی سیاسی و واری ژینگە و کۆمەڵی واری کۆمەڵایەتی تونند و تیژ بەرامبەر بە ئافرەتان تونند و تیژی بەرامبەر گەنجان تونند و تیژی بەرامبەر دابوونەرێتی تایبەتی کۆنەوانە هەموو بوارەکان ژیاندا ئابووری کۆمەڵایەتی کولتوری سیاسی ئاینی بوونی ئەو دیبێتانە بوونێکی پێویستە لەناو کۆمەلگا لەبری ئەوەی لە دوورەوە چونکە هەمیشە بە دیبەتکردن لە تەنیژێکتە دانیشتن و هەروە ڕاگۆڕینەوە ئەوەی ئەو ئایس برێکینگە لا دەباتن و زیاتر زمانی قبولکردن و لەبری ئەوەی کەوە بە شێوازشی نالۆجیشی بە شێوازشی دروست ڕوبەڕوویەک بیەوە ئەو لە تەنیژێک بیر و ڕاکان ئالوگۆڕ دەکەی و پێویستە ئەو دیبێتانە هەمیشە بە خاڵە هاوبەشەکان دواتر لە خاڵ هاوبەشەکە کە زۆر بوو ئۆتۆماتیکیان خاڵە ناهاوبەشەکان بەرەو چارەسەد ڕۆ. منەوەی لە ئامادەبوانی ئەم دیبەیتە بپرسم تا چەند ئەم جۆرە دیبەیتە گرینگە و پێویستە بکرێت بە کەلتور لە نێو کۆمەلگای ئێمەدا و بێگومان هەمووتان دەزانن ئیسلام دینی ئاشتی و تەباییە و ئیسلام بەردەوام ڕێگای بە گفتوگۆ و ڕاگۆڕینەوەدایە بەڵام کۆمەڵی کەس هاتوون ئەم دینیان یان ئەم ئیسلامیان شێواندووە تۆ ڕێی چییە لەسەر ئەم کەسانە؟ ئەو سوودانەی کە دیبەیتێکە یەکەم هەموو ئەو بڵین پرسیارە ئاڵۆزانەی کە هەن دەیان کاتەوە دووەم هەموو ئەو شوبهاتانەی کە هەن دەیان ڕەوێنێتەوە سێم هەموو ئەو لێنا تێگەیشتانەی کە هەن تێگەیشتن دروست دەبێت چوارم لە کۆتایی دەگەینە دەرەنجام. کارێکی زۆر باشەوە دیبەیتانە بۆ ئەوەی گەنجی ئەو ڕۆمە ئاشنا بکرێن بەوەی کە ئیسلام ئاینێکی میانڕەوە ئیسلام ئاینی پێکەوە ژیانە نەکتند و تیژی تیرۆری. ئیسلام
لەگەر ئاشتیە ئیسلام لەگە تەباییە ئیسلام لەگە خۆشیە ئیسلام قەل لەگەوەی نەهاتیە زوڵم بکات تەحەدا بکە. ئەنجامدانی ئەم جۆرە دیبەیتانە بەرچاوڕوونیەک بە خەڵک ئاجا مسلمان بێ یا غەیری مسلمان بێت زیاتر زانیاریان پێ ئەدات معلوماتیان پێ ئەدات لەسەر ئەوەی کە نەخێر ئیسلام ئەوە نییە کە شێوێنراوە کۆمەڵێک کەس بە ناوی ئیسلامەوە کۆمەڵێک کاری ناڕەواکەن کە ئیسلام ناشرینەکەن لە پێشاوی خەڵک. ئیسلام بێبەریە لە هەر تونند و تیژیەک لە هەر خراپەکاریەک چونکە ئێمە خوای گەورە دروستی کردینە ئایا خوای گەورە لەگەر ئەوەیە زوڵم و زۆرداری و خراپەکاری و تونند و تیژی هەبی. بێگومان یەکێک لە دەواازە هەرە گرنگەکانی پێکەوە ژیان حیوارە دیبیتە یەکێکە لە دەواازە هەرە گرنگەکانی گەڕانەوەی ژیان و بەختەوەری بەڕاستی حیوارە یەکێکە لە دەواازە هەرە گرنگەکانی لێک تێگەیشتن تەفاهم گەشە ئاراستەی علمی ئاراستەی فکری تەواوی ئاراستەکانی تر بۆیە بەڕاستی ئەم بابەتە زۆر گرنگەوە لە بە تایبەتی تریش دەستگا ئەعلامیەکان پێم وایە کاتی خۆی پەیام یەکێک لەم دیبەیتانەی کرد بەڵام دووبارەی نەکردو دەبوت چەند جارێشتری دووبارەی بکات و باشتر. سوودیم دیبیتە بە کۆمەلگای ئێمە چی ئەگەر بێتۆم جۆرە دیبیتە بوو بە نەریتێک لە نێو کۆمەلگای ئێمە سوودێکی لێوەردەگری. ئەو سوودانەی کە دیبیتێکە یەکەم هەموو ئەو بڵین پرسیارە ئاڵۆزانەی کە هەن دەیان کاتەوە دووەم هەموو ئەو شوبهاتانەی کە هەن دەیان ڕەوێنێتەوە سێم هەموو ئەو لێنا تێگەیشتانەی کە هەن تێگەیشتن دروست دەبێت چوارم لە کۆتایی دەگەینە دەرئەنجام دەرئەنجامێک وەردەگری کە ئەم وڵاتە ئەم کۆمەلگایە ئەم گەنجە ئەم هەرزەکارە ئەم تازە پێگەیشتۆ کۆمەڵێک پرسیاری لەگەڵاڵە بووە لە چێوە سەرچاوە بگرێ وەری بگرێ بێگومان لەو شوێنە بۆیە دیبیت باشترین ڕێگایە دەتوانین لە ئێستادا و بە تایبەتی مسلمان لە هەموو کە زیاتر سوودی لێوەردەگری. دیبیتی لەو جۆرە فەزایەکی نوێ بۆ گەنجان دەکاتەوە چونکە ئێمە بەتەواتی لە سوۆشیال میدیاوە دەبینین کە گەنجانمان تووشی هەڵچوونێکی بەردەوام دەبن ئەو هەڵچوونەش لە دەرئەنجامی ئەو هێرشە فکریەکە دەکرێتە سەر گەنجان بەڵام لە پای ئەوە ئەوان پەرسەکردارێکی پرسۆز و پرعاتیفیان دەبیکەوە لەوانێ زۆر جار سەر بکێشە بۆ توند و تیژی یاخود بۆ توندی کەمەش لە سوۆشیال میدیا دەرئەنجامی باشی نابێ بۆیە بەدیلی ئەوە ئەنجامدانی دیبیتی لۆشەوە گوێگرتن لە دوو ئارگومنت یاخود دوو فکری جیاوازی خاوەن ئایدۆلۆژیە جیاواز لە ئاین زۆر پێویستە و هەنووکەییە بۆ ئەوەی کۆمەلگایەکی گەشە کردو یاخود یەکتر قوبڵکە بێتە بەرهەم. مامۆستا زۆر جار ئەبیستین ئەڵێن ئیسلام دینی تونڕەویە هەروەکو ناونیشانیم دیوێتە مسلمانم ئایا تونڕەوم زۆر ئەوان گوێ لێ بێکە مسلمان تونڕەوە کۆمەڵی گروپ دروست بوون بە ناوی ئیسلامەوە کۆمەڵە کرداریان کرد کە مرۆڤانە بوو تۆ چیت هەیە بۆ ئەو گروپانە؟ من هەمیشە پێم وایە ئەو گروپانی کە دروست بوون و لە فەزایەک دروست بوون کە لەوانەیە زۆر جار بابەتی سیاسی تێکەوتووە ئەم گروپانە ئیسلامیان وەک وەسیلە بەکارهێناوە بۆ ڕاکێشانی ئەم گەنجانەوە تا عاتفی ئەو گەنجانیان ڕاکێشەوە بە دین بە ئیسلام کەواتە لێرە خودی تونڕەوی هیچ پەیوەندێکی بە دینوە نییە بەڵکو دین تەنها وەکو وەسیلەیەکە یاخود وەکو ناوێندێک بەکار هاتوو لەلایەن ئەم گروپە تونداشوێنە چونکە بێگومان فاکتەرەکانی تونڕەوی زۆر جیاوازن و بەشێکی کەمی بە پێوەرەکانی یونسکۆ دەگەڕێتەوە بۆ سەر دین یاخود هەڵەتێگەیشتن لە دین. سپاست دەکەم خۆشەویستانمەوەی گوێبیستی بوون پامی هاوڵاتیان بوو کە بەشێکی زۆری پێیان وایە ئیسلام لەگەڵ گفتوگۆ و دیالۆگدایە بەردەوام ئیسلام هانی مسلمانانی داوە کە گفتوگۆ بکەن و جا لە دەربارەی هەر شتێک بێ ئیسلام لەگەڵ گفتوگۆکردن و لەگەڵ دیبەیدایە من پەیامی زیاتری هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئێوەی دەگوازمەوە من دەپرسم ئاخۆ ئیسلام تا چەند گرنگی بە گفتوگۆ داوە ئایا ئەم گروپانەی کە دروست بوون بە ناوی ئیسلامەوە کۆمەڵە شتی نامرۆڤانیان کرد ئایا ئەمانە لەسەر ئیسلام حسابن ئەمە پرسیارم دەبێت و من دەپرسم وێ بەشبینەرمان بن. ئەنجامدانی ئەم جۆرە دیبەیتانە جا لە هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان بێ گرنگی خۆی هەیە چونکە بۆ نمونە من مسلمانم یان لەسەر دینی ئیسلامم لەوانەیە لە لای کەسێکە ئەلمانیا ئەوەی پێ قبول نەکرێت کە من بۆ نمونە کەسێکی مسلمانم یان لەسەر دینی ئیسلام لەوانەیە وا لە من تێبگات یا بەو جۆرە شێوێنرابێ لە پێشاوی ئەو ینی دینی ئیسلام شێوێنرابێ هەر کەسێک ببینێ لەسەر ئەو دینە بێت بە تونڕەوی لە قەڵەمبا بەڵام ئەنجامدانی ئەم جۆرە دیبەیتانە بەرچاوڕوونیەک بە خەڵک ئاجا مسلمان بێ یا غەیری مسلمان بێت زیاتر زانیاریان پێ ئەدات معلوماتیان پێ ئەدات لەسەر ئەوەی کە نەخێر ئیسلام ئەوە نییە کە شێوێنراوە کۆمەڵێک کەس بە ناوی ئیسلامەوە کۆمەڵێک کاری ناڕەواکەن کە ئیسلام ناشرینەکەن لە پێشاوی خەڵک. تۆکو گەنجێک لەم دیبیتەکە بەشدار بووی ئەم دیبیتانە ئەتوانێت کۆمەڵی پرسیارە وەڵام داتەوە کە لە مێشکی تۆ گەڵاڵە بووە؟ بێگومان
ئەنجامدانی ئەم دیبەیتانە وەڵامی کۆمەڵێک پرسیار هەم لە لای من هەم لە لای کۆمەڵی گەنجی تر کە تازە هەڵەچن تازە پێ ئەگەن ئەداتەوە بۆ نمونە لەوانەیە من پرسیاری ئەوم لا دروست ببێت باشە پێشتر ڕێکخراوی داعش دروست بوو ئیدعای ئەوەی ئەکرد کە بۆ نمونە ئەو ئاینی ینی ئەوەی کە لە ئیسلاما هەیە ئەو پەیڕەوی ئەکات لەوانەیە لە لای زۆرێک لەو خەڵکانەی کە ئەسڵەن باوەڕیان بە دینی ئیسلام نییە بڵێن داعش خەلەفەت ئەوە یەکێکە لە پرسیارەکانی من ئایا ئەم گروپانەی وەکو داعش کە دروست بوون ئایا پێ دوای ئەوانە ئیسلامن یان خۆیان بە ناوی ئیسلامەوە داپۆشی و لە ژێر پەردەی ئیسلام خۆیان داپۆشیوە من ناتوانم بڵێم ئیسلامن ناتوانم بڵێم ئیسلامیش نین چونکە لەوانەیە هەنێکیان باوەڕیان بە دینی ئیسلام هەبێت قەنەعەتیان بەوە هەبێت یەقینیان هەبێت کە خوا هەیە ئیسلام لەگەڵم تووڕەوەیەدا ئیسلام لەگەڵم تووڕەوێدا باوەڕم وانێ بەپێ ئەوەی کە من لە دینی ئیسلام تێگەشتوم ئیسلام دینێکە بۆ پێکەوە ژیانە جا تۆ لەسەر هەر دینێک بیت هەر ڕەنگێکێ هەبێت ئەبێ پێکەوە بشیت و پەرەپێدان بە دیبەتی لەم زۆرە گرنگجەشی یەکجاری هەیە بۆ ئەوەی ئەو کۆمەڵە مەفاهیمانە کە هەڵەن ڕاست بکرێنەوە و ئەو منهەجە سەقەتانە کە دەیانەوێت بە زۆر بیچەسپێنن ڕاستیکەنەوە. کۆمەڵی گروپ دروست بوون لە مێژوودەوە لە هەرێمی خۆشمانم جۆرە گروپانە دروست بوون کە بەناوی ئیسلامەوە یان خۆیان لەژێر ئیسلام حەشاردەوە ئەمانە مسلمان بوون یان تەنها خۆیان لەژێر پەردەی ئیسلامە حەشاردا بوو. کێشەی بنەڕەتی لە دروستبوونی ئەم کۆمەڵە گروپانە تەمبەڵیە کە ئەوان نایانەوێ خۆیان ماندوو بکەن بۆ ئەوەی ڕاستی ئیسلام بزانن و هەردەیانەوێ بە دوای منهەجێکەوە بڕۆن هەر لە مێژە پێیان گوترای ئاوا بڕۆن و تەمبەڵیە لەسەرەوەی نایانەوێ خۆیان ماندوو بکەن با تێگەیشتن لە ئیسلام و ناسینی خوا. ئەم دیبەیتانە بە تایبەتی بۆ چینی گەنج زۆر زەرورەت چونکە گەنج کە دێتە تەماشای ساحەکە دەکات دەبینی مەسەرەن لە بواری سیاسی لە بواری ڕۆشنبیری لە بواری فکری ئەوانە کە لەوانەیە هەندێک شت بۆی نامۆبی ئیسلام وەکو خۆی نەناسێ بەڵام کە ئەم دیبەیتانە دەکرێت بۆی وازح دەکرێت کە ئیسلام چییە و علمانیەت چییە و ئایا مثلا شخصیەتی کەسەکان چەندە ئەوەی من لێرە وەکو بینەر و بیسەر جێم لێ بوو کە لێرە بووم حەزورم هەبوو طبعا بێگومان مامۆستا ئیدریس زۆر قسەکانی بە قووەتر بوو لە مامۆستا هاوژین. پێ دوایە ئەم دیبەیتانە پرسیاری مێشکی گەنجەکانەوەی کە لە مێشکیان گەڵاڵە بووە دەربارەی ئیسلام جا دەربارەی هەر شتێ بێ دیبەیت ئەتوانم پرسیارە وەڵام داتەوە؟ بەڵێ هەموو شتێک ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە لەوانەیە بە هەندێک حالەت سلبیات هەبوو بێ وەن هەندێک حالەت ئیجابیاتی بێ بەڵاوەوەی من تێبینیم کرد ئیجابیاتی زیاتر بوو هەرچەند من چاوەڕێ ئەوەم دەکردووە تەمەنای ئەوەشم دەکرد کە هێشتا بابەتەکە بە قووەتر بووە هەستم کرد شاملە یعنی زۆر بە فراوانی باسکرا ئەوەی من حەزم دەکرد بابەتێک وەکو برێ سەرنجی بخرێتە سەر کە ئایا ئیسلام و ئایا علمانیەت کامیان ئاشتی هەڵبژاردیە بەڵام هەستم کرد وەکو ئیسلام بەعام باسکرا و علمانیەت بەعام باسکرا و کەسایەتی بەعام باسکرا ئایا مەسەرەن کەسایەتی کەسێک کەسایەتی من حەزەکەم ئەو لێ بپرسم زۆر جارە بینی کۆمەڵە تاخم دروست دەبن کۆمەڵە گروپ دروست دەبن بە ناوی ئیسلامەوە ئایا ئەم کەسانە جا کۆمەڵە شتی نامرۆڤانە ئەکەن ئایا ئەم کەسانە ئیسلام خۆی وایە ئەمە دینی ئیسلام وایان ئەمە شخصەکانن یەکمان ئەوە یەک تۆز حاڵی بێ لە دینی ئیسلام بێبەریە لە هەر تونند و تیژیەک لە هەر خراپەکاریەک چونکە ئێمە خوای گەورە دروستی کردینە ئایا خوای گەورە لەگەر ئەوەیە زوڵم و زۆرداری و خراپەکاری و تونند و تیژی هەبی بێگومان حاشا ئەمە هەم لە مەقامی خواوە هەم لە دینی ئیسلام لەگەڵ ئەوەیە ئاشتی ئاسایش بۆ کەسەکان و خۆشبەختی بۆ ناو کەسەکان و یەکەمیشتیشمان کە ئەمە وەکو لەم دیبەیتە باسکرا سەلامە کە مادام سەلامیش یعنی ئاشتی نەخێرە ئیسلام بێبەریە لە هەموو تونند ئیسلام دینی ئاشتیە هەر شتێک بە ناوی ئیسلامەوە بکرێ ئەمە ئیسلام نییە بێبەریە بەڵێ ئیسلام لەمە بێبەریە بەڵکو نەزانینی کەسەکانە یانەوە تا فکرەیەکی توندڕەویە ئەیانەوەی ئیسلام پێ ناشیرن بکەن یاخود نەزانینە و کەسەکان نازانی هەر بۆ خۆی ئەڕواوە ئەزانێ ئەمەش وەکو فکرەیەکی مەسەلەن علمانیان فکرەیەکە ئەی با بەرەو ڕێگایەک بەڵام پێویستە زیاتر ئەم دیبەیتانە بکرێ. منەوەی لە ئامادەبوانی ئەم دیبەیتە بپرسم تا چەند ئەم جۆرە دیبەیتە گرینگە و پێویستە بکرێت بە کەلتور لە نێو کۆمەڵگای ئێمەدا و بێگومان هەمووتان دەزانن ئیسلام دینی ئاشتی و تەباییە
و ئیسلام بەردەوام ڕێگای بە گفتوگۆ و ڕاگۆڕینەوەدایە بەڵام کۆمەڵی کەس هاتوون ئەم دینیان یان ئەم ئیسلامیان شێواندووە تۆ ڕئیسیە لەسەر ئەم کەسانە ئەو سوودانەی کە دیبیتێکە یەکەم هەموو ئەو بڵین پرسیارە ئاڵۆزانەی کە هەن دەیان کاتەوە دووەم هەموو ئەو شوبهاتانەی کە هەن دەیان ڕەوێنێتەوە سێم هەموو ئەو لێنا تێگەیشتانەی کە هەن تێگەیشتن دروست دەبێت چوارم لە کۆتاییدا دەگەینە دەرەنجام کارێکی زۆر باشە و دیبیتانە بۆ ئەوەی گەنجی ئەو ڕۆما ئاشنا بکرێن بەوەی کە ئیسلام ئاینێکی میانڕەوە ئیسلام ئاینی پێکەوە ژیانە نەکتند و تیژی تیرۆری ئیسلام لەگەر ئاشتیە ئیسلام لەگەر تەباییە ئیسلام لەگەر خۆشیە ئیسلام قەل لەگەوەی نەهاتیە زوڵم بکات تەحەدا بکە ئەنجامدانی ئەم جۆرە دیبیتانە بەرچاوڕوونیەک بە خەڵک ئاجا مسلمان بێ یا غەیری مسلمان بێت زیاتر زانیاریان پێ ئەدات معلوماتیان پێ ئەدات لەسەر ئەوەی کە نەخێر ئیسلام ئەوە نییە کە شێوێنراوە کۆمەڵی کەس بە ناوی ئیسلامەوە کۆمەڵێک کاری ناڕەواکەن کە ئیسلام ناشرینەکەن لە پێشاوی خەڵک ئیسلام بێبەریە لە هەر تونند و تیژیەک لە هەر خراپەکاریەک چونکە ئێمە خوای گەورە دروستی کردینە ئایا خوای گەورە لەگەر ئەوەیە زوڵم و زۆرداری و خراپەکاری و تونند و تیژی هەبی گرنگی ئەو دیبیتانە لەوەدایە کە گەنج زیاترەوە شار دەبتەوە بەو جۆرە دیبیتانە ڕەنگە ئەمە زۆر شت بە هەڵە تێگەیشت بین بەس لەم جۆرە دیبیتانە بۆ ماڕوون بێتەوە و هەروەها ئەو دیبیتانە بەڵام دەکرێت بە شێوازی تر پێشکەش بکرێ ئەویش بە مناقەشەکردن زیاتر گەرموگورتر دەبێت گەنج زیاتر بەشدار دەبێت پێ دوای ئەم دیبیتانە بتوانم پرسیاری مێشکی گەنجانەوەی کە لە مێشکی گەنج گەڵاڵە بووە پرسیارەکان وەڵام درێتەوە لەم جۆرە دیبیتانە ئایا پێت باشە دیبیت تەنها لەسەر مەسائلی ئاینی بکرێن تەنها لە زانستە مرۆڤایەتەکانیش بکرێت ڕاستە بەڵام زیاتر ئەوەی کە گەنج دەیەوێت کە لە بیریدا ڕەنگە زۆر بە دوای دابگەڕێ ئەمە هەر وەڵامەکە لە مێشکماندا ڕەنگە بە دوای دابگەڕێن بەس وەڵامەکەی زۆر جار بەدەست دەکەوی ئەگەر کەسەکان میوانەکان بزانین یعنی کەسی شارەزا بن بتوانن لە مێشتی گەنجەکە بگەن ئەوە ڕەنگە بەدەست بکەوە ڕەنگە زۆر جارەیە گەنجەکەش ئەو سیاری کە دەوێت لە مێشتی دابێ ئەو لەو جۆرە دیبیتانە زیاتر لەوە دێکە بتوانن گەنجەکانیش بەشدار بن لەگەڵیان جا بە پرسیارکردنە بە هەر شێوازیەکە بتوانن وەڵامەکانیان دەستکەوێت ماوەمەوە بینی کۆمەڵە گروپی توونڕە و دروست دەبن بە ناوی ئیسلامەوە ئایا ئیسلام بەریە لەوانە یان ئیسلام بەشێکە لەم توونڕەویە کە لەم گروپانەیە بینی خۆی ئێمە ئەگەر وەکو مسلمان هەندێک شارەزاییمان لە دینی ئیسلام هەیە ئەمە بە جۆرە ئەو ئاەت و قورئانانەی کە هەیە زۆر جار وا دەکەن کە دینی ئیسلام بەوە تاوانبار دەکەن کە یعنی بەوەی توندڕەوی تێدایە کە خەڵکەکە زیاتر هاندەدا بۆ توندڕەوی بەڵام ئەوە لایەنێکە لە لایەنەکان و زۆر بواریکەمان هەیە کە گەنج وا دەکات بێتە توندڕەوە ئیسلام توونڕەوە من حەزم لێ ئەوەی کە ئەو گروپانە پەیڕەویەکەن بۆ نمونە گروپێکی وەکو داعش ئەمە تەمسیلی ئیسلامیە کریان خۆی پەردەپۆش کردو بە ناوی دینی ئیسلامەوە بەدڵنیایەوەی مە هەموو ڕاستیەکان دەزانین ئەوە یعنی وا دەکات کە دینی ئیسلام ینی ئەوەی کە مسلمانە بچێ بە دوایاندا کە چونکە ئێستا دەبینین کە زۆربەی یعنی لە هەموو وڵاتەکان لە هەموو شوێنێک دینی ئیسلام زۆر بڵاو بۆتەوە ئەوەش وا دەکات کە ئەمانە بۆ ناشرینکردنی ئیسلام دروست بوون یایەوە هەمومان ئەو ڕاستیە دەزانین کە دینی ئیسلام هیچ جۆرێک لەوەی تێدا نییە کە مناڵ بگوژی و گەنج بگوژی و بچی یعنی بە هەر شێوازێکی دڕندانە ئەتوو يعني خەڵکەکە هەم بدەی بەوەی کە دینی ئیسلام وایە ئەوی شارەزایی لە دینی ئیسلام تەواو هەبێ ئەوە هیچ بنەمایەکی بە دینی ئیسلامەوە نیە سەرەتا بەخێراتنی جەنابتان دەکەم بەڕاستی ئەم جۆرە دیبیتانە گرنگیەکی زۆر زۆر تایبەتیان هەیە بۆ دۆخی ئەمڕۆی کوردستان لەبەر ئەوەی لە وەکو ئێستا بۆ خۆمان دەبینین کۆمەڵگای کوردی کۆمەلگایەکی مسلمانە و بەناوی مسلمانی چەندین گروپ پەیدا بوونە کە ئەو گروپانە وا خۆیان دەردەخەن و خۆیان وانی ماژ دەکەن کە هەڵگری فکرەی ئیسلامین بەڵام کە ڕامان لە قورئانی پیرۆز و حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێدەگەین کە ئەو گروپانە زۆر دوورن لە ئیسلام و تەنها بۆ ناشرینکردنی ئیسلام دێن و بەناوی ئیسلام کۆمەڵێک شت دەکەن کە ئیسلام دوورە لە هەموو ئەو کردوانەی ئەوان دەیکەن و شتێکیان هەیە کە دێن دەقەکانی و حەدیسەکان بە پێچەوانەی ماناکەی خۆیان بە سوودی خۆیان هەڵدەجێڕنەوە بۆ ئەوەی سوود لەوە بینن کە ئەو خراپەکاریانەی دەکەن بڵێن ئەوە ئیسلامە و بەداخەوەش لەو ناوەدا کە کۆمەڵێک ئەو خەڵکانەی کە خۆیان پێ سکۆلاریزمەیان با بە مانایەکە بڵێن ئەوانەی هەڵگری فکرەی ئیلعادن لە کوردستاندا ئەوانیش وا دەزانن کە
وا دەری دەخن کە ئەوە ئیسلامە بەڵێ ئەو کردوانە دەکا بەڵام ئیسلام دوورە لە هەموو ئەمانە ئیسلام بەردەوام لەگەڵ ئاشتیە ئیسلام بەردەوام لەگەڵ ئەوەیە کۆمەلگای هەموو کۆمەلگاکان بە لەسەر ئەساسێکی ڕاست لەسەر ئەساسی خێزانی پەروەردەکرا و دروست بێت چونکە ئێستا کە سەیری کۆمەلگای ئەوروپی بکەین ڕاستە کۆمەلگایەکەیان تەواو کۆمەلگایەکی سکۆلاریزمە بەڵام کە سەیری خێزانەکانیان دەکەین کێشەی گەورەیان هەیە لە دروستکردنی خێزان کە ئەمە خۆی لە خۆیدا یەکێک لە پایە گرنگەکانی کۆمەلگا کە لەسەر ئەساسێکی ڕاست دروست بێ خێزانە دەبێت لە خێزانەوە خێزانێک بێ کە پەروەردەی تێدا بێ ئەوان ئەو کێشەیان هەیە هەر بۆیە ئێمە نابێ زۆر بە ئەو شێوازی حکومەی کە لە ڕووی سکۆلاریزم و ئەوە بین سەرسان بین و ئیسلام جوانترین بەرنمەیە کە تەطبیق بکرێت. دەستان خۆش بێ سەرەتایەوەش بەخێرن بۆ ئامادەبووتان لەم دیبێتە بەڵێ بێگومان ئەنجامدانی دیبێت یەکێکە لە هۆکارانە کە کارگەری دەبێت لەسەر سایکۆلۆژیای ئینسان و شێوازی بیرکردنەوە و جیهانبینی وەکو ئەمەی کە گروپی هەڵمەچوو توانیان ئەمڕۆ ئەم دیبێتە ڕێخەن بەڵێ بێگومان تەئسیراتێکی زۆری هەیە دەتوانێت لەو ڕێگەیەوە کەوا جیهانبینی ئەم کەسە بگۆڕێت تێڕوانینی بۆ ژیان و شێوازی بیرکردنەوەی من خۆم کە زیاتر لە گەشەپێدانی مرۆڤی کار دەکەم بەڵێ بێگومان بۆمان دەردەکەوێت کە تاکێک لە دوای ئەوەی کە دێتە ناو ئەم دیبەتانەوە و کاریگەری لەسەر دەبێت جیاوازێکی زۆری هەیە وەک لەوەی کە پێشتر هەیەی. ئێمە ماوەمان بەبەرچاوە کەوێ گروپێک بە ناوی ئیسلامەوە خۆی دەرەخات و کۆمەڵە شتی نامرۆڤانەکە تۆ پێ دوایە دینی ئیسلام وایە یانەوەیە وەکو ناونیشانی دیبیتەکە ئایا مسلمان توندڕەوە یان ئەم کەسانە خۆیان توونڕۆن خۆیان حەشارداوە لە ژێر پەردەی ئیسلامەوە. ئەمە نەک بۆ ئایدۆژە ئیسلامیە مەدرسەکان تەنانەت بۆ هەموو مەدرسەکانی تر وایە دەبینین تاقمێک سەر هەڵدا مەدرسێکی تر سەر هەڵدا گروپێکی سەر هەڵدا کە بەناوی ئەوە دەوێت سوودێکی مادی یاخود دەسەڵاتخوازی ببینێت نەخێر بێگومان ئەمە هیچ ئەسڵ ئەساسیی نیە تەنانە ئەگەر باز لە ئیسلامکەین دەبینی چەند گروپێکی چەقداری توندڕەوی دروست بوونە بە ناوی ئیسلامەوەدایانەوێت دەسەڵاتێکی فراوانخوازی خۆیان جێبزەریان ئەو غەریزە سایکۆلۆژیکەوە هەیەە دانە بیستەپێنن بەسەر بەرامبەردا بە ناوی ئیسلامەوە نەخێر ئەمە هیچ ئەسڵ ئەساسیی نییە و لەخوا بە زیاد بێت کە ئێستا دەبینین ئەم تێگەیشتنە ئەم فکرە ئیسلامیە میانڕێەوە کە لە کوردستاندا پەیڕۆ دەکرێت و بڵاو بۆتەوە توانیوێتی تا ڕادەیەک بەرپەچ بگرێ بەسەر ئەم گروپە توندڕۆیانە بۆیە دووبارە لێرە دووبارە دەکەینەوە کەوا ئەنجامدانی ئەم دیبێتانە کارێکی زۆر باشە و ئەویش دەتوانێت تا ڕادەیەک دەسەڵاتی خۆی بێت. خۆشەویستانەوەی بیستان پامی هاوڵاتیانی ئامادەبووی ئەم دیبێتەیە بوو کە بەشێکی زۆری پێیان وایە ئەنجامدانی دیبیت کاریگەریەکی زۆر باشی دەبێت لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا و ئەگەر بێت و دیبیتکردن ببێ بە کەلتورێک ناو کۆمەلگای کوردەواری هەمومان نەتوانین سوودی لێوەرگرین جاتی چ دیبیتکردن دەربارەی دین بێ یان دەربارەی بوارێکی ژینگەی و بوارێکی زانستە مرۆڤایەتیەکان بێ. خۆشەویستانم بەشێکی زۆری پێیان وایە کە ئیسلام دینی ئاشتی و دینی بێکەوە ژیانان بەڵام ئەو گروپانەی کە هاتوون لە مێژووی ئیسلام یان لەم مێژوەی کە لە بەردەستماندا گروپ دەرچوون بە ناوی ئیسلامەوە و کۆمەڵە شتیان کردووە ئەمە هیچی پەیوەست نییە بە ئیسلامەوە تەنها خۆیان حەشارداوە لە نێو لە ژێر پەردەی یان لە ژێر ناوی ئیسلامەوە. خۆشەویستان مەڵقی ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تاڵقەیەکتر و بەرنمەیەکتر سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس سارمەمی کامێرەوانتان لێبێ تاڵقەیەکتر بێەوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.